مجتبی بەڕاستی ئینسانێکی هەڵکەوتوو بوو. خەیاڵێکی بەرفراوانی بەکرد لە کراو لە مۆسیقایە. ئەوەی میرزادە لای من. منال کلاس 10 تمام ردیفه موسیقی ایرانی او زمان مجتبی میرزاده بلد بود. دایرة المعارفێکە لە ئامێری ڤیۆڵۆنە، هەم لە ناو کورد هەم لە ناو فارسەکانە. میرزادەیەکێکە لە دیارترین موزیک ژەنانی سەدەی ڕابردوو و ئەتوانم بڵێم مێساژ کە دەستێکی داهێنەرانەی لە دروستکردنی ناسنامەی مۆسیقای کوردی تا هەبووە. سیر کەسی چووکو مامۆستای گەورە مامۆستا مجتبی میرزادە هەزار ڕەحمەت لە گۆڕی چ گەنجینەیەکی دەوڵەمەندی بۆ ئێمە جێهێشت. مجتبی میرزادان لە ساڵی 1945 لە شاری کرماشان هاتۆتە دنیاوە. لە تەمەنی منداڵیدا بەهۆی ڕادیۆی هەمسایە لەگەڵ میوزیک ئاشنا بووە. ئەو کات لە ڕێگای ئەو ڕادیۆیەوە گوێ لە ڤیۆلینی مامۆستایان خالیدی و پەروێز یاحەقی دەگرێت. کەمامێری موزیک کە مجتبی لە تەمەنی منداڵیدا دەستی دایە نایبووە. پاشان سنتور. میرزادە دەڵێت هەر لە سەرەتای منداڵیمەوە هۆگر و خولیای ڤیۆلین بووم، بەڵام لەبەر کەم داهاتی باوکم وزە و توانای کڕینی ئەم ئامێرم نەبووە. لە تەمەنی منداڵیدا و بەهۆی کاروباری باوکم لە کرماشانەوە کۆچمان کرد بۆ ئیلام. لەوێ دراوسەیەکی تارانیمان هەبوو کە خۆی خەریکی ئامێری ڤیۆلین بوو. بە پەرەسەندنی هاتوچۆ لە تەکاواندا ئەو ژەنیارە هەستی هونەری لە مندا بەدی کرد و هەر لەبەرەوەش بوو پێشنیازی بە باوکم کرد کە ڤیۆلێنێکم بۆ بکڕێت. بەم جۆرە من بووم بە خاوەنی ڤیۆلێنێکی 70 تمەنی کە زۆربەی گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەکەم هەر بەم ڤیۆلێنە ژەنیوە. مردم نسک و جوانێکی ژۆڵەی کورد و زستانی خۆد مردم نسک و جوانێکی ژۆڵەی کورد و زستانی. دوای چەند ساڵمانەوەم لە ئیلام گەڕاینەوە کرماشان. ئەو کات لە کرماشان مامۆستایەکی لێهاتووی وای لێن نەبوو کە من ڤیۆلێنی لێ فێر بم. هەر بۆیەش من هیچ مامۆستایەکی تایبەتم نەبووە و هەرچیەکی هەمە تەنیا هەست و توانایی خوا پێدا و تێکۆشانی خۆم بووە. إلى دبیرستان احمدیه ناوی بیه، بعداً بیسه دبیرستان شاپور، بعداً بیسه دبیرستان کزازی. لسال 40 41 و 42 من کلاس 10 و 11 و 12 ایره وگرد مجتبی میرزاده بیمه. خدا رحمتی بکن. مجتبی سال 43 ویره دیپلم گرفت. الان ایره بیسه 19. بعضی وقتی وازه، بعضی وقتیش دلیا متوی نیتیان تعطیله. هر روزی پنجشنبه آقای میرزاده هاتیا ویانونگه آوردیا وگرد عزت انصاریان خوانیا یش ویانون دیا.
بعد تا یکش رفتیم آقای مجتبی میرزاده چه سنو اداره رادیو و اگر اداره رادیوش همکاری کرد. بعد یه مدتی که ایمه رفیق به ملت که همیشه مرتب روزی پنجشنبه برنامه اجرا کردیم من ایمه تئاتر کار کردیم آقای مجتبی میرزاده هاتیا نوازندگی کردیم. Şimdi besozı dilay esirem ta satim ayağım her vayle birem ta satim ayağım her vayle birem. من ساڵی دویزان کۆ بووم کە لە سنە وەختی ئەڕۆشتم بۆ تاران تقریبان ساڵی 60 بوو. لەسەر ڕێگام بۆنێک بوو کە حەزم کرد لە ڕادیۆ کەرماشانە شتێک تەسجیل کەم و یەکەم جار من لەوێ مامۆستا مجتەبام دی کە ئەو سنفی پێنجی متەوەستە یاکو 11 بوو. کوڕێکی گەنجی زۆر بزیوی خۆشمەشتەبی دەم بە پێکەنینی زۆر پیاوە هەر حەزیە کرد بیدوێنی یا لەگەڵ یا بێت کەەوە کاتە ڕاپەر ئۆرکسترەکە بوو لە کاتێکا هەبوو لە ئۆرکستراکە وەکو باوکی بوون. ئەوە شاید یەکەمین بینینی من بوو. ئەلبەتە دوایی هاتە تاران و زانکۆی هونەرە جوانەکانی تەواو کرد و لە ڕادیۆ لە ئۆرکسترای گەورە وەرگیرا دێتە دوای یەکترمان ئەدی و مەجموعەی کارمان بوو بەیەکەوە. میرزادە ساڵی 1960 دەچێتە تاران هەوڵی ئەوە دەدات کە خۆی فێری نۆتە خوێندنەوە بکات. کارێکی سەرنجڕاکێش کە مشتەبا دەیکات ئەوەیە کە لە ڕێگەی گۆڤارێکەوە هەوڵیدا فێری نۆتە خوێندنەوە ببێت. لەم ڕووەوە دەڵێت لەبەرەوەی هەموو ئاوازەکانم لەبەر بوو بە شێوەی خۆڕسک دەمتوانی بیانژەنم. دەچووم لە هەمان کاتدا سەیری نۆتەکانم دەکرد و دەم خوێندنەوە و پاشان چەند بارەم دەکردنەوە و دەکەوتمە بەراوردکردنیان تا نۆتەکان بناسمەوە. بەڕاستی کارێکی تاقەت پڕوچێن بوو. مجتەبا میرزادە ساڵی 1959 دەچێتە شاری سنە و لە ئۆرکێسترای ئەم شارەدا بەسەر پەرشتی مامۆستا حەسەنی کامکار پەرە بە هونەرەکەی دەدات. لەو هەلوو دەرفەتەدا بوو کە مجتەبا توانی کۆمەڵێک ئەزمون لە مامۆستا کامکار وەرگرێ و پاشان ببێ بە فەرمانبەر لە ڕادیۆی کوردی سنەدا. دوای ساڵێکمانەوە لە سنە دەگەڕێتەوە کەرماشان و لە ناوەندی دەنگ و ڕەنجی ئەم شارە بەشی ڕادیۆدا دەست بە کار دەبێت. لە تەمەنی 17 ساڵیدا دەبێت بە ئەندامی گروپی ڕادیۆی کەرماشان و ساڵێک دواتر دەبێت بەڕابەری ئۆرکێسترای ئەو ڕادیۆیە. دواتر لەگەڵ گۆرانی بێژانی گەورەی کورد حەسەن زیرەک مەزهەری خالقی دەستی کرد بە تۆمارکردنی چەندین بەرهەمی کوردی کە هەتا ئێستاش هونەری کوردی لە ئاستێکی بەرزدا دەیان نرخێنێ و وەک شانازیەکی نەمر لە میرزادەوە بۆ کورد و گۆرانی کوردی دەمێننەوە. تمام استودیوهای پخش رادیو کرماشان ویربی قدیم و پیوتیان اداره بیسیم مرحوم مجتبی میرزاده و گرد خواهد خوشبوک حسن زیرک و نو ای اداره بیسیم
بارها و بارها و بارها برنامه ضبط کردن ضبط کردیان و ویرش پخش میاد این استودیو رادیو کرمانشاهی لە ساڵی 1960دا لە کۆلێژی هونەرە جوانەکانی تاران بە پلەی سێهەم وەردەگیرێت. دواتر لە ئۆرکێسترا گەورەکانی وەک فارابی، نەکیسا و بابرد، هەروەها بەرنامەی گوڵهای ئەو کات بە سۆلۆ تاکژەنی لەگەڵ گۆرانی بێژەکانی ئەو سەردەما وەک ئیرەج و گوڵپایگانیدا هونەری خۆی دەنوێنێت. خوش آن که حلقه های خوش آن که ناسینی من بۆ میرزادە من پێشووی کە خۆی بناسم با بڵێن تۆنی میرزادە بناسی و هەر لە مناڵیەوە هەموو ئەو شتانی کە لەگەڵ حەسەن زیرەکە لیاوە یا کە لەگەڵ مەزەوی خالقیە یا سۆڵانی کە بۆ هایدە و بۆ حمەیرا و بۆ مەهەستی و بۆ گولپاوانە و سۆڵانی کە لیاوە ئەوانە من لەبەرە کردیتر لەبەرەوە کە من با بڵێن وەکو بە شخصی ناسی بێتم ئەو کابرایم ناسیشوی لەناو چەند کەمانچەکە عسپی کرد بێت جۆم لە تۆنی کەمانچەکەی بوو بێ ناسیمەتەوە حتا ئەگە گروپێکی کەمانچە عسپی کرد بێت میرزادەی تیا بوو بێت ڕێک هەوی میرزادە دیار بۆ لەو گروپێ. ای خدا ای خدا ای خدا گۆرانیەکی مامۆستا مزهر بوو لەسەر ئەو گۆرانیەی تێستیکردم ئەگەر هەڵە نەبم بڕوا گۆزەی سەرشانی یارم هاتەلەکانی توان بیڵێمەنەوە بڕوا گۆزەی سەرشانی یارم هاتۆلەکانی بە چارۆکەدای پۆشی لارە لارەی مەمکانی یار زارە دیدەم زارە سماوات بلنكنا لنقعد هذا ئەو گۆرانیەم بۆوت لە ئەستودیۆ زۆری بەدڵ بوو ڕەنگە تا ئەو کاتەی سەوتیش می نەبیست و بەو شێوازە تێکەڵ نەبوو بوو. ئیتر ئەوە یەکەم گۆرانی بوو کە من بۆ مامۆستا وتم میرزادە لە ماوەی تەمەنیدا دووجار سەردانی شارەکانی هەولێر و سلەیمانی کردووە لە ساڵەکانی 2001 و 2005دا. ناسینی من بۆ مامۆستای گەورە مامۆستا مشتەبای میرزادە دەگەڕێتەوە ساڵانی 2001 بۆ یەکەم جار کە بینیم بەڕاستی دەتوانم بڵێم خۆشترین کات و خۆشترین دیدار بوو کە لەگەڵ هونەرمەندێکی وا گەورە و خۆشەویست ڕوبەڕووی دابنیشتین قسە بکەین. میرزادە شارەزاییەکی باشی لە ئامێری ڤیۆلین، کەمانچە، تار، سێتار، پیانۆ هەبووە. ئەمە جگەلەوەی کۆمپۆزەرێکی زۆر لێهاتوو بووە. میرزادە کاری میوزیکی بۆ 56 فیلم کردووە. هەنێک زاراوەی موزیکی هەیە کە بۆن لە شێوازی تەکنیکی ژەندن لەسەر ئامێرەکە ئەمە وای کردووە ئەو تەکنیکی ژەندە شێوازی بەکارهێنانی تریۆلەکان یا بەکارهێنانی ئەپەچەتۆرە خلیسکاندن یا گلیساندۆ لەسەر ئامێرەکە کە لە خۆی لە زانستی مۆسیقا پێویستە بە شێوەیەکی لە شێوەی فۆرماوە بەڵام میرزادە یەت
لە ناو نافۆرمیە لە فۆرمە نافۆرمی دروستەکەەوە پێچەوانەوە کار لەسەر ئەم شێوازی ژەندناکە کە زۆر چاک جوێی لێگری هیچ فۆرمێک نییە بەڵام ناشتوانی بڵێ ئەمە لە فۆرمێکان. پێم وت گوتم ئەو پارچە مۆسیقای ئەو کە بۆ سرودی نەورۆز بەدەنجی مامۆستا حەسەن زیرەک وتراوە سەردەمانێک بووە ئەو کەمانە ژەنیوە گوتی من ئەو کاتە تەمەنم 16 ساڵان بوو. میرزادە لە تەمەنی هونەری خۆیدا کاری بۆ کۆمەڵێک هونەرمەندی کورد کردووە لەوانە حەسەن زیرەک، مەزهەری خالقی، محەممەدی ماملێ، عەزیزی شاروخی، حسێنی شەریفی، ناسری ڕەزازی، خەباتی مەولودی، کانی شێرکۆتالیب. ئەمە جگەلەوەی کە کاری بۆ زۆر لە هونەرمەندە گەورەکانی فارس کردووە لەوانە شەجەریان، داریوش، هایدا، مەهەستی، گوڵپا، موعین، گوگوش، حومەیرا، سەوسەن، ئەفسەری شەهیدی، مازیار، سەتار، عەلی ڕەزا ئیفتیخاری، هومایۆنی کازمی و چەندینی تر. بە بڕوای من تا پێش کارەکانی مامۆستا شتێک نەبوو بە ناوی مۆسیقای لوڕی بەس ئەم پیاوە میلی کردو نەتەوەیی کردو ئەو ئیشانی کە بۆ ڕێزای سەقایی کردی دایە وەختە جەنگە و زۆر شتیتە. ای دل خونینم ای دشت شقایق ای شکسته در گلو فریاد عاشق تو داری از غفل دور میمونی سر تو خم کن که در آوا میشن. من دەڵێم بەڕاستی مامۆستا حەسەن زیرەک مشتبای بە هونەری کوردی زیاتر ناسان چکە دەبەرەوەی ئەوەندە تێکەڵاوی مۆسیقای کوردی نەبوو زیاتر لە بۆ فارسەکانی ئیشە کرد بەڵام کە حەسەن زیرەک هاتە کرماشان لەوێوە توانا و شتە جوانەکانی پەنجە جوانەکانی مامۆستا میرزادە بەدەرکەوت. کە کاتێ میرزادە ئەژەنێ جیاواز لەوانێترا دیالێکتێکی تر یا کۆمەڵی دیالێکت لە ژەنینەکە هەیە کە بۆ نمونە ناتوانانی بیبەستیتەوە بە مۆسیقای ئێرانیەوە زیاتر ئەو ڕۆحە کوردیانەیە لە ناو ئامێرەکە بەرجەستە ئەبێ کە لەوانەیە لە ژەنیارێکترا زۆر بەدەکمە هەبێت. میرزادەیە خصوصیەتی هەبوو لەگەڵ هەرچی کەسێکە کە ئیشیەکە ڕێک تەکنیشی ئەو ئینسانەی وەرەگرت ئەساگەر سۆڵە فارسەکان گوێ لێ بگریوانی کە بۆ حومەیرای لێەوە ڕێک تەرجمەی دەنگی حومەیرای لە هینەکەیە کردووە لە کەمانچەکەیە کردووە. ئەو توانایی هەبوو حتا من جارجار گوێم لێ بوو کە بە دەنگ خۆی شتیەوەت ینی نەبرەی گۆرانی بێژوشتەکانیە کرد یا مەسەن سۆڵۆیەک بوو نەبرەی سۆڵۆکانی ئەوت یعنی هەمووی ئەزانی هەمووی لە وجودیا هەبوو ئەنجا تەرجمەیە کرد بە کەمانچە لەگەڵ حەسەن زیرەکە بەزەبت هەموو تەکنیکەکانی وەگرێ خۆی ئەڵێ من حەسەن زیرەک تەناکەس بۆکە توانی بێتم توانی بێتی تاسیریە بێ بەسەرمەوە من زیاتر تاسیرم بەسەر ئەوانی ترەوە بوو ڕاستی تەکنیشی هەمویانی وەرەگرت بەڵام ئەم تاسیری تێکردم ئەم وای لێکردن کە شتەکانیان زۆر مەزبوط و زۆر جوان بێ بەڵام حەسەن زیرەکی وەکە قوتبێ باسەکرد خۆی دایمەن وەکە قوتبێ باسەکرد. لە ماوەی ئەو چەند ساڵەی کە من لەگەڵ ئەو کەڵەپیاوە بووم چەندین جار بەرکەوتنم هەبوو لەگەڵ گۆرانی بێژەکانی ئێرانە گۆرانیەکی بۆ محەممەدی ئەسفاهانی تۆمار کرد بە ناوی نون و دەڵقەک کە لە چەندین جار لە ئستودیۆ خۆم لەگەڵ یا بووم
کە ئەو گۆرانیی تۆمار کرد. آقا میرزاده اینا رو مثل اولی که خودتون زدیم بزنیم. خبر بده من بله. یەکی لە گۆرانیەکانی گوگوش سێ سۆڵی لێداوە هەر هەر سۆڵی بە جۆرێکی لێداوە سۆڵۆیەکانی قەت پێک نسووە داشتم دوستم داشتی منو کشتی دوباره زنده کردی من جارێکان بڵێن ڕاستەخۆ کە پرسیارم لێ کرد بۆچی تۆ وەکو میرزاتە بۆ زیاتر خزمەتی مۆسیقای کوردیت نەکرد وەک لەوەی کە ئەو هەموو شاکارە جوانە و کە لەگەڵ دیارترین گۆرانی بێژەکانی فارسیا کار کردو ئەو ئەیود من هەچ کاتێک کە کارەکەم بیر لە ناسنامەیەکی نەتەوەی ناکەمەوە من زیاتر بیر لە عشقەکەمەوە بە عشقەوە ئەژەنم ئیتر حەسەنە گوگوشە یا هایدی هیچ کەسێکەوە گرنگ نییە بۆ بن. دستام مرکبی تموم شعرام خط خطی شاید 10 سال تو فامیل خانم من نمیدونستم من چیکار میکنم میدونن شغلش چیه من تو بانک کار میکنم یا هم من داده بودم برای مستی هم قمار بعد آقای قریشان که خانم معصی به این بیارده قشنگ کی زده؟ من گفتم یه هنرمند عزیز آقای میرزاده دستتون روش شد. آره. بعد دیگه از فردا هر کس میپرسید خانم گفته میرزازاده نگفته میرزاده میرزازاده میرزازاده آره خیلی زشت بودیم نه داماد رفته با من هستی مثلا سوال هستم نمیدونستم اصلا وقتی هم فهمیدن اصلا منزل من نمی آمدن یەکی لە گۆرانیەکانی حەسەن زیرەک عەزفەکەم ئەو کەمانەکەی خۆی وەردەگێڕی وەکو زەرب بۆم عەزفەکە دەڵێت تۆ باشتر دەبەرە من دەبینم نەما تۆ عەزف بکە ئەو شتانیان سڕیوەتەوە ئەو بڵێن فیلمە زۆر شتیان سڕیوەتەوە ئەو جار لە فیلمەکەی دیارە کە لە کەمانچەکەی خۆی دەردێنێ حەزەکەم بڕێک کەمانچەش عەزف بکەم ئەوە نییە کەمانچەکەی خۆی دەردێنی وەڵا کەمانچەکە شتێک پێ لێ عەزفەکە ئەوە دوای دەدا دەستە من لە تەنیشت دانیشتم لەولا دەڵێ هاتوو ئەو کەمانچەی بژەنە ئەمیش پێڵە مامۆستا مشتەبە وەڵڵاهی من لێندا خدمێندا قەت نەزانم بە من دەڵێ تو کەمان لێ نادەی دەبی ئەوش بزانی چکە لەبەر ئەوەی عەزف بکەی کەمانەکە لای تو ئاسان دەبی ئەمیش وەردەگرم کەمانەکە وەردەگرم شتێک عەزف بکەم لە کاتی دەمەوێت شتێک عەزف بکەم دیسا فیلمەکە دەبچڕێ قەت نەزانم اینجا ئەوە کەمانچەکەی مامۆستای خۆشەویست و هەزار ڕەحمەت لە گۆڕی بێت مامۆستا مشتەما میرزادە بوو کە بەمنی بەخشی بەڕاستی ئەوە دەبێتە شتێک یادگاریەک لای من تاو هەتا تاش دەمێنێت تۆ لای من ڕۆژێکیان مامۆستا بۆ کوردی قسە ناکەی ئەرە تۆ مامۆستا کوردی ئەزانی هاوسەیری کردم وتی بود بە لەهجەی شیرینی کوردی کرماشانی زۆر بە ناسکی وتی بود ئایا زوانە دا لەگە خۆی نەزانێت ینی ئەبێ ئینسان زمانی دایکی خۆی نەزانێ زۆر زۆرم پێ خۆش بوو بەڕاستی بۆ قسەیە و من لە جوابی ئەوانە ئەڵێمەوە ئەوەی ڕەخنەی لە مامۆستا مشتەبا هەیە بۆ ئەوە ئەگەر گومانی لە کوردبوونی مامۆستا هەیە هەزار جارە بێ گومانی لە کوردبوونی مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا مەزەری خالەقی و چەندین کەسی کە ئەو ئیشە ناوازانەی بۆ کردوون گومانی هەبێ لەوانیش. من بیشتر از آنم خیلی بیشترم که بتونم راجع به حسن زیرک توصیه بکنم. بله. چون حسن زیرک از بس گورا بود
از بس بی همتا بود نتونم از راجبش هیچ قصه بکنم. هرچی بشم کمه. واقعا کلمات نیرم چه بشم. وقتی که قصه حسن زیرکه من زوانم لاله. شما راجب دریا قصه بکنه. من راجب دریا چه بشم. یه دفعه آقا یه روش رفتیم ای مشتبه میرزاده فوت کرده. کی کجا چرا فلان آقا من حقیقتی دامنا و سر خوامو چی من اداره ارشاد چی من انجمن موسیقی و تم آقا مشتبه میرزاده فوت کرده و تم کی و تو والا دیروز شنیدم خلاصه و تم چه بکم چه نکم و تم آقا بشیم یه مراسمی یه بزرگ داشتی ارائه بگیریم و جان عزیزت ایمه یک هفته تمام دویم ارائه که بتونیم یه بزرگ داشتی ارائه مرد بزرگ بگیریم اجازه نیان که الانش اجازه نیانه الانش و اسم من نیازانم ارائه چه آخه دلیلی چه هست دلیل یک گولاست دلیل یک بزرگه متاسفانه هنوز من نتونستیم نه که ارائه مشتبه میرزاده یک بزرگ داشتی بگیم امیدواریم که روزی و کمک عزیزی و کمک کردی و کمک فارسی و کمک کرماشایی بتونیم یک بزرگ داشتی ارائه مشتبه میرزاده بگیریم یه آرزو منه واقعا مشتبه میرزاده هنرمند توانا سولیست ویولون آهنگساز تنظیم کننده آهنگ که من به خاطر دارم هر روز در مشهد بودم و به تهران برای شرکت در برنامه‌های رادیو نیامده بودم. ایشون ویولون بسیار قشنگی زده بود و نام و نشانی از خودش در بین مردم باقی گذاشته بود. شما کمتر آهنگ و موسیقی رو در این 40 ساله شنیده اید که مجتبی میرزاده به طریقی در اون شرکت داشته باشه. میرزاده دوای زیاتر لە 40 ساڵ کاری هوەری و بەخشینی چەندین شاکاری گەورە بە میوزیکی کوردی و فارسی ڕۆژی 17 2005 بەهۆی نەخۆشی دڵەوە لە نەخۆشخانەی گەورەی تاران کۆچی دوایی کرد.